ئازان و خۆشەویستان لە هەرجێکن سڵاوتان لە بێم کاتتان باش من ڕانکۆبەکر بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشەکەم لە سەراستی جیان و ناوچەکە و عێراق وەرێمی کوردستان بابەتی گرنگ هەن کە گفتوگویان لەبارەوە بکەین قسەیان لەبارەوە بکەین. ئەمڕۆ 20 ساڵ تێدەپەڕێ بەسەر بەکاربوونی سەرۆک مامجەلال یاخود هەڵبژاردننی سەرۆک مامجەلال وەکو یەکەم سەرۆک کۆمار لە دوای پرۆسەی ئازادیەوە لە پرۆسەیەکی دیموکراسیدا و وەکو یەکەم کورد لە مێژووی عێراقدا لە مێژووی 100 ساڵی عێراقدا یەکەم کوردە سەرۆک مامجەلال کە پۆستی سەرۆک کۆماری عێراقی وەرگرت بێ. لە دوای وەرگرتنی پۆستەکەەوە لە دوای ئەزمونکردنی حکومڕانیەکەی سەرۆک مامجەلالەوە وەکو سەرۆک کۆماری عێراق پێکاتە جیاوازەکان لایەنە جیاوازەکان کەسایەتیە جیاوازەکان لە سەراستی جیان و ناوچەکە و عێراق شایەدیەوەیان بۆ سەرۆک مامجەلال دەدا کە سەرۆکێک بوو بە یەک چاوسێری هەموو عێراقیەکانی دەکرد لەگەڵ ئەوەی کە کورد بوو و دەستبەرداری مافی نەتەوەکەی نەبوو بەڵام وەکو سەرۆک کۆمارێک پشتیوانی تەواوی پێکاتەکانی دەکرد و سەرۆک کۆماری هەموو عێراقیەکان بوو. ئەمە جگەلەوەی کە هەمیشە لای سەرۆک مامجەلال شوێنی کۆبوونەوەی هەموو ناکۆکیەکان بوو. ناکۆکیەکان لەوێ کۆ دەبوونەوە. ئەمڕۆ لەسەرم پرس و باس و بابەتە گفتوگۆ دەکەین. میوانەکەمان ئامادەیە زۆر بەڕێز کاک سعدی ئەحمەد پیرە تەبێژ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەکو تەبێژ لێرێ ئەمەکو سەرکردەیەکی یەکێتی لێرێ هەمووەکو کەسێکیش کە نزیک بوو لە سەرۆک مامجەلالەوە ئەمڕۆ گفتوگوێم پرس و باسی لەگەڵ دەکەین. کاک سعدی سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. پێمان بڵێ ئەم ڕۆژە چی دیات دەخاتەوە توێ چی بڵێ لەم ڕۆژەیە؟ ئەم کاتت باش کاگڕاکۆ ئەمڕۆ ڕۆژێکی پێش 20 ساڵ یەکێک بوو لەو ڕۆژە هەرە خۆشانەی کە خەڵکی هەموو پارچەکانی کوردستان و کوردەکان لە هەر کوێ لە دنیا هەبن جەشنیان گرت بە بۆنەی هەڵبژاردننی پێشمەرگەیەکی ماندوونە ناز سیاسەتمەدارێکی زانا نووسەرێکی قەڵەم بە برشت و تێکۆشەرێکی زۆر دەرەجە یەک بە سەرۆک کۆماری عێراق بە دەنگی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە عێراقێکی دیموکرات وەکو جەنابەت فەرمووت 500 ساڵ دامەزرانی دەوڵەتی عێراق و ئەم پۆستەی کە مامجەلال وەریگرت هەمیشە باسی ئەوەی دەکرد پۆستەکە بۆ خزمەتکردنی خەڵک و من یەک لەو کەسانم کە دەمەوێ عێراق ببتە وڵاتێک و پێگەیەکی جوغرافی بەشدار بێ لە ئەمن و ئیستیقرار لە ناوچەکە بەشدار بێ لە جێڕانەوەی ماف بۆ خاوەنەکانیان بەشدار بێ لە دیفاعکردن لە هەموو ئەوانەی کە زولم و زۆریان لێ دەکرێت ئەویش لەبەر ئەوەیە چونکە ئێمە خۆمان چەکی شەرەف و پێشمەرگایەتیمان هەڵگرت هەموو بەرژەوەندیەکانی خۆمان وەلانە ملماندا بەو شاخە بۆ دیفاعکردن لە خەڵکی کوردستان و بۆ بەرگریکردن لە میلەتەکەمان کە هەڕەشەی کوشتن و هەڕەشەی گواستنەوە و هەڕەشەی نەبوونی لەسەر بوو. بۆیە بە وەزیفەی خۆمان دەزانین و مستاقیەتمان ئەو کاتە جێگای خۆی دەگرێت کە ئێمە دیفاعمان لە هەموو هاوڵاتیان کرد. بۆیە ئەگەر سیر بکەیت جەنابی مامجەلال لە دەستپێکیەوە هەوڵی ئەوەیدا کە بێ بە سەرۆک کۆماری هەموو عێراقیەک بە هەموو ئاین و ئاینزاکان بە هەموو پێکاتەکان و یەک لەو کەسانە بوو کە دەستیدا بە بەرنامەیەکی چڕ بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق لەگەڵ وڵاتانی کە سەدام حوسێن لە ئەنجامی سیاسەتی شەڕانگێزی لەگەڵ وڵاتانە بارودۆخی عێراقی تێکدا بوو لەگەڵ وڵاتانە بۆ نمونە مەسەلەی ڕەسمکردنی
حدود لەگەڵ کوێت و کۆتایهێنان کە ئەمە گرفتێکی گەورە بوو بۆ عێراق بووە سەبەبی ئەم هەموو کوشت و کوشتارێک کە بەسەر عێراق داهات کە هاوپەیمانێتێکی نێودەوڵەتی لە عەبتا دوو وڵات بۆ دەرکردنی عێراق لە کوێت هەروەها لەگەڵ ئێران پاش 8 ساڵ ئەم شەڕێک کە کوشتارێکی یەکجار زۆری تێدا بوو ئێسک و بروسک و لاشە و ئەسیرێکی زۆری هەردوو لە لای یەکتری بوو ئەوەش جەناب مام جەلال لەگەڵ ئێرانیەکان بە هەنگاوی بە سیاسەتی هەنگاو بە هەنگاو کێشەکانی چارەسەر کرد ئەو ئێسک و پروسک و ئەسیرانە گۆڕایەوە لە غەیری ئەوەش مام جەلال بە حکمی پێگەی سیاسی خۆی و کەسایەتی کەرەکتەری مام جەلال و شارەزایی مام جەلال چونکە مام جەلال وەکو سەرۆک کۆمارەکانی تر نەبوو مام جەلال تەنانەت ئەوانەی کە نایاری مام جەلالیش بوون ڕێزیان لە ڕێیەکانی مام جەلال دەگرت و بەجێیان دەکرد و پێم وایە یەکێک لەو کەسانەی کە ئێریک ڕولۆ باسی دەکات دەڵێ مام جەلال یەکێکە لەو کەسانەی کە زۆر فلکسیبل بوو زۆر مەرین بوو لە مەسەلەی تاکتیک بەڵام لەسەر مەسەلەی وەفاداری بۆ پرەنسیپەکانی خۆی هەمیشە بەردەوام و بە تایبەتی وەفادار بۆ کێشەی پرسی ملەتەکەی لە هەر شوێی دنیا هەبوایە من چەند سەرنجێکم هەبوو مەسەلەن یەک لەوانەی کە سەی لەگەڵ کرد زۆر لە مێژەکاتی خۆی لە دیدارێکی لەگەڵ بەشار لە ئەسەد ساڵێک پێشی ڕووخانی ڕژێمی سەدام حوسێن 2002 بوو بەشار لە ئەسەد هەندێک ئەوراق و مەلەفاتی لەوێ بووتی ما بە مام جەلال وتی جەناب ئەو ئەوراقانە هی ئەو کوردانەی ڕۆژئاوان کە جنسیاتی قەیدە دەرسیان هەبوو بەڵام مزاهرەیە کرا لە بەرلین و ئێمە وەکو حکوومەتی سووریا وەکو حیزبی بەعز لە سووریا بەزەقت هیچ شتێک قبول ناکەین ئێستا بم کردە دەیانگوت ئێمە بەزەقت مزاهرەمان کرد پێمان کرد بۆیە ناکەین مام جەلاوتی ئەو زەختە لای ملەتی خۆت بی زۆر ئاسانترە و تەبعاتی کەمتر دەبێ لەوەی کە دنیا زۆر لێ بکە و بەشەق پێت بکەن مام جەلال لەسەر مەسەلەی گفتوگۆکردن لەسەر بارودۆخی تورکیا لەگەڵ کاربەدەستانی تورکیا هەر لە زمانی ڕێزا تورگوت ئوزال و پێشی ئەویش و تا ئەو دوایەش هەمیشە گفتوگۆی لەگەڵ تورکان لەسەر ئەوە بوو کە بژاردەی شەڕ بژاردەیەکی سەرکەوتوو نییە ماڵوێرانیە بۆ تورک ماڵوێرانیە بۆ کورد کاک سادی تورکیا وڵاتێکی یەکجار جوانە کاک سادی بۆ ینی شتێک بۆ ئیزافی قسەکانت باسی تورک و دۆزالت کرد ینی جەنگی چاندەر لە بیرۆریەکانیان دەگێڕێتەوە دەڵێ دیداری مام جەلال لەگەڵ تورک و دۆزالە یەکەم دیداری سەرکردەیەکی باڵای کووردە لەگەڵ سەرکۆمارێکی تورکیا وەکو دەزانین لە سەردەمی تورک و دۆزالە هێزی سپای تورکیا سپاکە هەمیشە ینی ئەوان باڵات دەست بوون بەسەر باڵە سیاسەکەیە ڕێگەیان بەمانە نەدەدا بەڵام سەرۆک مام جەلال وا دەکا کە تورک و دۆزال بیبینێ و دیداری لەگەڵدا بکە دەبێتە یەکەم سەرکردەی کورد کە لەگەڵ سەرکۆمارێکی تورکیا ئەوە ئەو جارە ئەو کۆبنەوەی مام جەلال لە نۆی مانگی سێ بوو لە 1991 مام جەلال بە سەرۆکایەتی وەفدێکی کوردی کە پێکهاتبوو لە چەند کەسایەتێکی پارتی چەند کەسایەتێکی یەکێتی لە لوبنان بۆ کۆبنەوەی ANC کە جەبهەیەکی عێراقی فراوان لەلایەن هەموو هێزەکان دروست بکرێت خۆ ئامادەکردن بوو بۆ دەست بەکاربوون و بۆ بەدیلی ڕژێمی سەدام حوسێن و ئەو کاتەش بوو ئەو ڕۆژانەش بوو کە ڕانیە و سلێمانی و ناوچەکانی تڕزگار کرابوون شەوی دەی مانگ شەڕ لە هەولێر بوو هەولێری ئیعلانی سەرکەوتندا مام جەلال ڕۆژی نۆ دەکات دە لە تورکیا بوو لە کۆبنەوەی لەگەڵ تورگوت ئوزال بۆ باسکردنی داهاتووی هەرێمی کوردستان و داهاتووی عێراق و بزەبت وا بوو یەکەم کەس بوو و یەکەم جاریش بوو کە بەرپرسێکی کورد سەرۆک کۆماری تورکیا ببینێەوە بە ڕسمی لەگەڵی کۆبێتەوە لە پرسێک کە پەیوەندی بە هەموو عێراق و بە کوردستان هەیە ئەو کاتە طبعا ئەو وەفدەی کە چوو مام جەلال سەرکردایەتی وەفدێکی هەموو کورد بوو نوێنەری لاەنە سیاسیەکان بە تایبەتی نوێنەری پارتیشی تێدا بوو کاک
بەڕێز کاک محسین دزەیی بوو بەڵام مام جەلال لەوێ بەدەستێکی پڕ هاتەوە بۆ کۆبوونەوەکانی بەیروت کۆبوونەوەی INC و ئەوەی ئاگدارکردنەوە کە تورکیا یەکێک لە وڵاتانەیە تێدەگا کە گۆڕانی نیزام لە عێراق شتێکی زەروریە و هەرێمی کوردستان پێویستە پارێزراو بێ پشتیوانی دەکات. باشە جگە لەوەش مام جەلال لەو کاتانەی کە سەرۆک کۆمار بوو خۆ تەنها پەیوەندی بە وەزیرەکانی نەدەکرد پەیوەندی بە پارێزگار بە پارێزگار دەکرد لە جنوب لە بەسراوە تا دەگەیشتە دهۆک و لە زستانان لە هەموو بابەتی کە پێویستی بە سوتەمەنی بۆ خەڵکو و بژێوی خەڵک بوو لە مەسلەی ئەرزاق لە مەسلەی موچە لە هەموو مەسلێک لێ دەپێچایەوە من پێم وایە بەحەق هەم سەماحەت سەید سیستانی و هەم بەشێکی زۆر لە پیاوە ئاینیەکان لەقەبی خەیمەی عێراقی موحەدیان دا بە مام جەلال کە مام جەلال سەمامی ئەمانە و خێمەی موحەدی عێراق. زۆر باشە کاک سعد یەکێکی تر لەو پرسانەی کە باز دەکرێت مەسەلەن هەمیشە لەبەرەوەی لە ئەم ساڵانی دواییە لە 50 ساڵی ڕابردووە کرێ بڵێن زیاتریش 70 ساڵی ڕابردوش هەمیشە ینی سەرکردەکان هەرێمی کوردستانیان جێ نێشتووە بەڵام مام جەلال گوێی بەوە نەداوە ینی ئەگەرچی هەندێک جار پێشی وتراوە مەگەر تۆ مەسەلەن هەرێمی کوردستان جێبیێڵی ئەوە ڕەنگە کاریگەری لەسەر دۆخی یەکێتی هەبێ بەڵام ئەو گوێی بەوە نەداوە لە پێناوی نەتەوەکەیە دەچێتە بەغدا و لێرە بۆ یەکڕێزی نێوان یەکێتی و پارتی دەڵێ پێکەوە بن و کاک مەسعود لێرە لە هەرێمی کوردستان بە نوێنەری ئێمە بێ و خۆی دەچێتە بەغدانی گوێ بە لایەنە حیزبیەکە زۆر نادا. نا مام جەلال پێیوا بوو کۆکردنەوەی مەسەلەکە بە تایبەتی لە ئانوساتێکی وەکو ئێستا ئێمە تاریخێکی زۆر دوور و درێژی خراپمان هەیە لەگەڵ هەموو حکوومەتەیەک لە دوای یەکەکانی عێراق بۆیە بۆ مام جەلال ئەو فرسەتە بە فرسەتێکی زێڕینی لە قەڵەم دەدا کە نابێ ئێمە لە ئەم فرسەتە لەدەست بدەین وڵاتی ناکۆچی بینی مام جەلال و کاک مەسعودە یا ناکۆچی بینی یەکێتی و پارتیە تەنانەت بۆ سەرکەوتن لە گفتوگۆکردن لەبارەی دەستوری عێراق مام جەلال لەوێ ڕاهاتە سلێمان لە سلێمانی سەر قەبری مەلا مستەفای ڕەحمەتی بە هەمووانی وەدوتیەوە من سولحم کرد لەگەڵ مەلا مستەفا ئەو سولحەی بۆ ئەوە بوو کە هیچ کەسێک و کۆلکە مەلایەک شێخێکی بچووک هەڵنەستەوە بڵێ چۆن دەبی ئێمە ڕێککەوین وەختخۆی مام جەلال و مەلا مستەفای ڕەحمەتی ئەوەندە خلافاتیانە وتی ئەو خلافاتانەمان نەما پاتیحەیەکی خوێن وتی کۆتایی هات و لە 2004 و 5ەوە تا ئەمڕۆ یەک کەس یەک ڕۆژنامە لەسەر خلافاتی مام جەلال و مەلا مستەفا شتێکی نەنووسیوە ئەمە بوێریەکی زۆر گەورەی دەوێ ئەمە شەجاعەتێکی دەوێ مام جەلال لە مەسەلەی میلەتەکەی قەتعەن لە هیچ مەوزوعێک مەترسی نەبوو و بە ئیرادە و حەزمێکی زۆر بە قووەت داخلیەکایەکان دەبوو جگە لەوەش مام جەلال هەموو ڕۆژی شەموو لەسەر یەک شەموان کۆبوونەوەیکی دەبوو لەگەڵ دام و دەستگا گرنگەکانی و هاوپەیمانان لە قەسری جمهوری یا لە ماڵەکەی خۆی لە ژێر زەمینێک ئەو کۆبوونەوە دەکرا و عادەتەن لەو کۆبوونەوانە کاک بەرهەم دکتۆر لەتیف من بەشداریمان دەکرد ڕێک دەخرا و گفتوگۆی دەکرد لەسەر هەموو بابەتەکانی کە پەیوەندی بە پارێزگاکان هەبوو زۆرجار میێوان وشت دەهاتن لە کاربەدەستانی حکووماتی کە بەش بوون لەو هاوپەیمانێتیە لە وڵاتانی دەوروبەریش داهاتن بۆیە مام جەلال دائیمەن پێیوا بوو هەموو دەم ئینسان لە چ عمرێک بێ مهم نییە هەموو کەس پێویستی بە زانیاریە و ئەو لە هەموو کەس زیاتر گرنگی دا بە کۆکردنەوەی زانیاری هەبوو زۆری زانیاری هەبوو بەڵام قەت درێغی نەدەکرد یا لەوە شەرمی نەدەکرد بڵێ من ئەو مەوزوعە باش نازانم با زیاتر و مام جەلال لە کاک سادی تۆ لێوەی نزیک بووی وڵات مەلیک و لەلایەن مەلیک و لەلایەن
سەرۆک کۆمارەکان مامجلال ڕێزێکی زۆر تایبەتیان بوو. باشە ویستم پرسیارێکی تر بکەم بەڵام باسی مەلیک و سەرۆک کۆمارەکانی ترت کرد ینی بەوە دەناسرا مامجلال دەیانوت لەم دەرگایەوە ئێرانیەکان دەستنە دەرەوە لەو دەرگایی پشتەوە ئەمریکیەکان دانیشتون ینی لێ کاتە لە ماڵەکەیدا ئەم ئێرانیەکانم ئەمریکیەکانە بوون چۆن ئەمەی ئەکرد تۆ لێەوەی نزیک بووی دەزانم ناوڵە نکتەیەکی زۆر خۆشتر لەوە هەبوو مامجلال ڕۆژی وەزیری خارجیەی سووریا لە لای مامجلال بوو ئەی زمانی بەشار لەسەر باش نانی خوارد دوای بە مامجلالی وتی مامجلال ئەتو هەموو جارە لە هەموو کۆبوونەوەیەک باسی ئەوە دەکەی مەرحوم حافز لەسەر پیاوێکی عاقڵ و مەرحوم حافزە دوا بوو مەرحوم حافزە دوا بوو وتی بەڵام قەت باسی بەشار ناکەیت مەقسەد دوێ بەشار وانە ئەخ بەشار تێدەگا ئەویش تێدەگا ئەوتی ئەمن خۆ ئەوە مەسلەیەکی ویژدانیە وتی من تەجروبەم لەگەڵ ئەوە بوو جیلی من بوو زمانی من بوو بۆیە قسان دەکەم نا مامجلال بەڕاستی لە مەسلەی دیفاعکردن لە ملەتەکەی لە بەردەم هیچ یەکێک لە مەلیک و سەرۆک کۆمارەکان ئەسڵەن تەرەدودی نەبوو لە قسەی خۆی دەیکرد. باشە کاک سادی دەمەوێت بەستمەوە بە ئەوەی کە یەکڕێزی مامجلال کە سەرۆک کۆماریش بوو بۆ جاری دووەم کە خۆی کاندید کردەوە وەکو نوێنەری کورد بوو زەڵمای خەلیلزار لە بیرەوەریەکانیان شتێک دەگێڕێتەوە دەڵێ ئەمریکیەکان دەیانویست کە کەسایەتیەکی تر دابنێن بۆ نمونە ناوەکەشی دێنێ دەڵێ دەیانویست ئێر عەلاوی دابنێن و بۆ ئەمە تەدەخولیان کرد بە مامجلالیانوت ئەوتی من ئامادە نیم بکشێمەوە چونکە ئەمە حەقی میلەتەکەمە دەڵێ نامەیەکیان بۆ نووسی دوای دەڵێ سەرۆک ئۆبامایە پێم وابێ دەڵێ پەیوەندی بە کاک مەسعودەوە کرد تەلەفۆنی بۆ کرد وتی ئێمە داواکەین کە ڕێکەوەن بکشێنەوە ینی مامجلال بکشێتەوە بۆی کە ئێمە عەلاوی دابن بەڵێن عەلاوی دەستنیشان بکەنیان کەسایەتێکی تر دەڵێ کاک مەسعودیش ڕەتی کردەوە وتی ئێمە بەم داوای ڕازی نابین ینی زەڵمای خەلیلزاد ئەمە وەکو جۆرێک لە یەکگرتووی کورد ئەگەر یەکگرتوو بن دەتوانن ئەگەرچی داواکە داوای سەرۆکی ئەمریکای ڕاستە و خۆقسەیان لەگەڵ دەکا بەڵام بەگوێی ناکەن و دوایی مامجلال دەبێتەوە بە سەرۆک کۆماریش ئەوە ڕاستە ئەزانی مامجلال لە یەکێک لەو سەرۆک کۆمارانە بوو لە کۆماری عێراق دەرگای کراوە بوو جارێ هەموو فەرماندەکانی پێشمەرگەی دەدیت هەموو بەرپرسە سیاسیەکانی دەدیت هەر کەسێک بچوایە بەغدا لای مامجلال میێوان بوو و لە هەمان کاتیشدا مامجلال لە هەموو ناکۆچیەکانی کە هەبوو ئەوە نەبوو تەلەفۆن بکە بۆ ئەمەوە و داوەتێکی دەکردو هەمووی کۆ دەکردنەوە بۆی مەوزوعەکان ڕیشەی عیلاج بکە زمانی مامجلال قەتعەن وەزع لێن دەهاتە هینێکی هەبوو لەسەر مەسەلەی سەحبکردنی جەیشی ئەمریکی بە عێراقیەکانی وتی ئێوە دیارە اختصاسان تێکدانە ئەگەر اختصاسان تێکدانی بەگوۆن لەدائی نەجیهازی ئەمنیتان حازرە بۆ پاراستنی هاوڵاتی نەجەیشتان حازرە بۆ پاراستنی حدودەکان ئەمریکیەکانی دەنێرنە ماڵەوە ئەمریکان ناگاتە کوێت ئەنگولێرە شەڕتان دەست پێ دەکات هەر بالفعل وا بوو ئەمریکا نەگەیشت بە کوێت شەڕ لە نێوان تارق الهاشمی و بەڕێز ئەیاد عەلاوی و بەڕێز نووری مالیکی دەستی پێکرد ئەو من پێم وایە مامجلال زۆر جار بەرپرسەکان لەوانە بەرپرسەکانی خۆمان بەتەنە ناهی پارتیشی عێراقیەکانی باسی ئەوە دەکەن کە مامجلال لە ژیان وایە قەت لێنە ئیجازەی نەدەدا و ئەو مەساحە فراوانەی لە بەردەم داعش نەدەهێشت کە بێ ئاوە هەڵکوتێتە سەر عێراق و یەک لە سێ خاکی عێراق داگیرکە تین بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق بێن و خەڵک لە مەترسیدا بێ قەت شتی وا ڕووی نەدەدا بە دڵنیاییەوە جارێ بۆ یەزیدیەکان شتی وا ڕووی نەدەدا عیلاجێکی دەدۆزیەوە جا چی بکرد بە عیلاجێکی دۆزیەوە من پێم وایە غەیری ئەوە مامجلال لە مەسەلەی کۆنفرانسی وڵاتانی ئیسلامی لە کۆبنەوەی عمومی هی نەتەوەی گرتوەکان ئەسڵ یەکەم جار مامجلال لە کۆبنەوەی نەتەوەی گرتوەکان بە زمانی کوردی قسەی کرد قەت بە کوردی قسە نەکراوە ڕاست مامجلال پێشخۆشی سەرۆک کۆمار هەبوو پاشخۆشی سەرۆک کۆمار هاتن یەکێکیان قسەیان نەکرد بە زمانی کوردی مامجلال بە زمانی کوردی
سەڵاوی کرد لە خەڵکی کوردستان و تو ئیجازەم دەن بە زمانی میلەتی قسە بکەم کە خۆم یەکێکم لاوان. ڕاستە ڕاستە. کاک سعدیەوەیەکێک لە نووسەرەکانەوە دەگێڕێتەوە باسی ئەو چوونەی سەرۆک مام جەلالە کرد بۆ ئەوێ. ینی دەڵێ داوای لێکردین هەندێک کتێب بە زمانی ئینگلیزی لەسەر ئەنفال ئەگەر هەیە بیبا لەگەڵ خۆیدا لەوێ دابەشی کا بەسەر کەسایەتیەکاندا لەوێ خەڵکێکی زۆر تەمان سەرکردی وڵاتان وانە دێن. ینی بیری لەوە کردوتەوە سەرۆک کۆماری عێراقا کەچی قەزەی نەتەوەکەی ینی گەرچی بە کتێبیش بووە لەگەڵ خۆیدا بیبا لەوێ بۆی بە جیهان قەزیەکە بناسێنێ. کاک سعدی تۆ لێوەی نزیک بووی چ شتێکەیە لە یادت نەچێتەوە میشانی چیرۆکێک ڕووداوێک شتێک کە لەگەڵ مام جەلالە بینیوتە یا لەگەڵی داوای مام جەلال لە ژیانی خۆی خەوی بەوە دەدیت کە ئیشەکەی تەواوی لە بەغا و سەرۆک کۆمار نەمینێ بێ ناوەندێکی پەخش و بڵاوکردنەوە دابنێ وتی لیبەرالی چەپ ببێتە سنتەرێکی گرنگ بۆ گواستنەوەی ڕای درست و گواستنەوەی زانیاری. لەوەش بترازێ مام جەلال لەگەڵ وەزیرەکانی لە بەغدا بەڕاستی وەکو سەرۆک کۆمارێکی تەشریفاتی قەت ئیشی نەدەکرد بە تایبەتی لە زستانان لە بیرمە تەلەفۆنێکی هەبوو لەگە وەزیری سامانە سروشتیەکان نەفت وتی تۆ نەفتت ناردووە بۆ بەرواری باڵا بۆ پێنجوین بۆ حاجی عومەران بۆ ئەو مەنتیقانە وتی بەسەری مام جەلال ئێمە فەرق ناکەین بۆ هەموو محافەزەکان وەکێک وتی ئاغا عیبەکە لەوێدایە کە تو وەزیری نەفت بی نەزانی دەرەجەی حرارەتی عمارە و کووت فەرقی نییە لەگەڵ هی بەرواری باڵا و هی دۆک و هی سلێمانی ئەوە چۆن دەتوانێت تو ئیداری ئەو بدەیت بالفعل پێی نارد نەفتی زیادی نارد و یەک لە ئیشەکانی مام جەلالی ئەوە بوو بەڕاستی ئەو دەم لە هیچ مەوزوعێک تەرەدودی نەدەکرد و تیمێکی زۆر باشی دروست کرده بوو لە هەموو کوردەکانی کە لێ بوو مەسەڵەن ئەو کاتە کاک بەرام لێوێ بوو دکتۆر ڕۆژ لەوێ بوو وەزیری دەرەوە کاک وشیار بوو ڕئیسی ئەرکان کاک بابەکر زێباری بوو بەڵام ئەمانە هەموو لە پەیوەندێکی زۆر تند و تۆڵدا بوون بە ئاگایە بەبێ ئاگا بەڵام بە قسەی مام جەلالیان دەکرد و ئەوە بووە سەبەبی ئەوەی کە پێگەی کورد و زۆر فەرقی هەبوو لەگەڵەوەی ئێستا و زۆر کرد لەوانەی کە کێشیانم لە بەغدا لە ناو عشیرەتەکەی ناو عائیلەکەی لە ناو حکوومەتەکەی حەل نەبووە مام جەلال بۆی حەل دەکرد. کاک سادی دوا پرسیارم مام جەلال بەجەستە کۆچی دوایی کرد بەڵام هەمیشە دەڵێن سیاسەتی مام جەلال سیاسەتی مام جەلال ئەڵبەت پێدەچێەوەیە کە جەنابەت باست کرد لەوەی کە ڕێزی لە پێکاتەکان دەگەر جیاوازی نەدەکرد تەساموحیە بوو ینی کێشەی بچووکی گەورە نەدەکردەوە چۆن ئەم سیاسەتە درێژە پێ بدرێ؟ نا یەکێتی نیشتیمانی لە کۆنگرەی پێنجشی ڕاستپاردەی کۆنگرەی پێنج ئەوەیە کە مەسلەی یەکڕێزی و مەسلەی تەبایی و مەسلەی ئەم پێم وایە دەبێ هەوڵی ئەوە بدەین هەوڵی ئەو بدەین لایەنەکان تێبگەن ئێمە حیزبی تێکۆشەرێکی وەکو مام جەلالی لەسەر عینی ڕێبازی مام جەلال دەڕۆین ئەگەر ئەوان پێیان وایە مام جەلال کە لە ژیان نەمایە ئەوان بە ئارەزوی خۆیان تەسەڕوفکەن هەڵە دەکەن هەڵەیەکی گەورە دەکەن ژیان لە ئێمەش ناخۆش دەکەن لە خۆشیان تێکەدەن بۆیە پێویستە هەوڵی ئەوە بدەین کە ئەو ڕێبازەی مام جەلال هەموو لایەکمان وەکو خۆی ڕێزی لێ بگرین و قبولی بکەین ئێمەش ناویەکی نیشتیمانی گرنگی زۆر بەم ڕێبازت بدەین چۆن زۆر بەڕێز کاک سادی ئەحمەد پیرە سپاس دەکەم وتەبێژ یەکێتی نیشتیمانی کوردستان هەرچەندەم ڕۆک و ینی وتەبێژ وی وەکو وتەبێژی ناوەکو هاوڕێیەکی مام جەلال وەکو سەرکردەیەکی یەکێتی کە هەمیشە نزیک بووی لە سەرۆک مام جەلالەوە سپاس دەکەم سپاس کە بەشداریت کرد لەگەڵمان زۆر سپاس خۆشەویستان بەردەوامین شوێکی کورت و دێنەوە خزمەتتان